بەشیر جەوهەر لاوێکی تازە پێگەیشتووی ناحێی شۆڕشی قەزای چەمچەماڵە. وەک حەز و خولیایەک بەشیر ماوەی چەند ساڵێکە لەو مقەبایانەی کە فڕێ دەدرێت کەلوپەلی جۆرا و جۆر دروست دەکات. بەشیر وەک هەر لاوێکی بەهرەمەندی دیکە هەر کات مەبەستی بێت ئەو ئامێر و کەلوپەلانەی ڕۆژانە بەرچاوی دەکەوێت لە چەند کەرەستەیەکی سادا دروستیان دەکات. ئەوانی کە ئاستا دروستم کردووە هەر هەمووی لە کارتۆن دروستی ئەەکەم و زۆر دەستخۆشی لە خانەی شۆڕش بۆ ڕۆشنبیری مناڵانەکەمە تایبەتی مامۆستا محەممەد و ماڵی خاڵم و کاکڕێبار کە زۆر پاڵپشتە بوون و کەرستەکانیشان هەمووی بۆم دابین کردبوو لە ڕێگای ئەوە. هەر هەموو ئەو مەقەبانە بە چەسب و مۆم و چکۆڵ و ئەوانی تا بەکارهێنم. بەڵێ بەنیازم لە ئایندە ئیشەڵا بەردەوام و پرۆژە گەورەتری بکەم و ماوەستی ساڵیشە خەریکی ئەم کارم. پۆلی هەشتی بنەڕەتیم و ئاستم باشە لەخوا بەزیاد بێ تا ڕادەیەکی زۆر سواز بخوا وای کردووەکە لەشتی لاوەکی و لە کۆڵان و مناڵ و دوورکەومەوە بەخۆم خەریب بکەم بەم شتانەوە. بەو ئەو مزگەوتە ماوەی 5 ڕۆژم پێچ و تا دروستم کرد بەڵام ئەم شتانە ئەمان شتی بچووکە تقریبا دەور سەعاتێ بۆ سەعات 2 سەعات. بۆ مانەوە و پاراستنی ئەو کەلوپەلانەی بەشیر دروستیان دەکات لە فەوتان و ناساندنی بە هاوڵاتیانی سنوورەکە، خانەی شۆڕش بۆ ڕۆشنبیری منداڵان سەرجەم کەلوپەلە دروستکراوەکانی بەشیری لای خۆیان پاراستووە. لێپرسراوی خانەی شۆڕش بۆ ڕۆشنبیری منداڵان دەڵێت با مەبەستی برەودانی زیاتر بە توانەکانی بەشیر بە جۆرەی توانەکانی بەردەستیان هاوکاری دەبن. کاکە بەشیر ئێمە هەستمان کرد کە کوڕێکی بەتوانایە بەهرەیەکی باشی تایە باشمانزانی ئەتیمامی پێبین و ئەم ئیشانەی کە کردوێتی ڕاستە ئیشەکانی بەشتی سەرەتا و سادە کردوێتی، بەڵام ئەمانوێت لە داهاتوویەکی نزیکدا ئینشاڵڵا وەرشەیەکی بچووکی بۆ بکەینەوە ئەو وەرشەیە شتەکانی گەورەکەم لە داهاتوویەکی نزیکدا هەم خۆی و هەم چاودۆرەکەی سوودی لێبینێ. سەبارەت بۆی کەمەوەکو خانە بۆچی ئەم شتانمان هاوردێتێ ویسمان کاکە بەشیر بەهرەکە و تواناکەی بە هاوڵاتیان و بە خەڵکی سنوورەکە بناسێنی کە ئەم کوڕە ئەم توانایی هەیە بۆی پێویستی بەدەستگیرۆیە تر چی لایەنی معنەوی چی لایەنەکەی تر پێویستە هاوکاری بکرێت. ئەمە وەکو خانی شۆڕش ئەوەی بەتوانامانوێت بۆ جێبەجێکەین داوە لە هەست لایەنێکی پەیوەستدار بەو بابەتە ئەکەین هەست کاسێ بتوانێت هاوکاری بکە ئێمە شوێنی بۆ دابینەکەین تا بەرەو بە بەهرەوەی خۆلیاکەی بدەین. لە ماوەکانی ڕابردوودا لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان دەیان لاوی تازە پێگەیشتووی هاوشێوەی بەشیر بە توانا و بەهرەی جیاوازەوە دەرکەوتن، بەڵام بەهۆی دەستگیرۆی نەکردنیان لەلایەن لایەنە پەیوەندیدارەکانەوە تواناکانیان بە سنوورداری مایەوە. ئەوەی پێویستە لەسەر حکوومەت ئەوەیە هاوکاری کەسانی بەهرەمەند بکات بۆ ئەوەی ئەوانیش بتوانن پەرا بە تواناکانیان بدەن و سوود بە خۆیان و دەوروبەریان بگەێنن. جەلال جەباری تایبەت بە پەیامی ڕۆژ ناحیەی شۆڕش.